ڕاستێکی ئەمڕۆ کە من هاتم بۆ ڕاگەاندن کە بە هەموو جەماوە ڕابگەێنم لە ڕێگەی ڕاگەاندنەوە کە گۆرانێکی نوێم تۆمار کرد و بەیانەی هەولێر و ئەم گۆرانیەش گۆرانێکی جەماوەریە بێت لەبەرەوەی هەر خودی خۆی گۆرانێکە بەشێک لە جەماوەرانی یانی هەولێر کاکە جدە و جەماعەتی ئۆڵتراس ئەوان حەزم کرد بەشدار بن لە گۆرانێکە ئەوان کۆرسی گۆرانێکەشن. بۆیە ئەستەکەم گۆرانێکی ئەم جاریان گۆرانێکی جەماوەری و گۆرانێکی زۆر خۆشە بۆ هەندانی یانی هەولێر. ئەگەر پێم بڵێ پەیامت بۆ هەندەران یانی هەولێر چییە و بۆچی لەم تەوقیتەدا لەم کاتەدا بڕیارتدا دووبارە بەرهەمێکی نوێت هەبێ بۆ یانی هەولێر؟ تەوقیتەکەی ڕاستێکە هەموو شتێک با بڵێن بە سوتفە نایە، هەندێک جار ئامادەکاری بۆکەی ئەو گۆرانیە تقریبان من زیاتر لە ساڵێکە لە مێشکمە نازانم چەند دەبێت بتەحدید، بەڵام ئەتوانم بڵێم نزیکی 3 مانگە من خەریکی ئەوم کە ئەم گۆرانی ئامادە بکەم بۆ یانی هەولێر و ئەم گۆرانیش من لە ڕێگەی فەیسبوکەوە هاوڕێیەکم نووسی بوو یەبژی شێرە کوڕانی هەولێر ئەم ڕۆیانەکەیان بردەوە. ئیتر ئەوە لەم ئەو وشەیە ئەو دێڕە حەزم کرد بیکەم بە سەردێڕێک بۆ گۆرانێکە و بتوانم لەو سەردێڕە یان لەو دێڕە من استیفادەی لێ بکەم وا بکەم کە جەماوەرانی هەموو هەولێر ئەو قسە خۆشە بڵێنەوە، بڵێن شێرە کوڕانی هەولێر.